سەردانی وەزیری کشتتوکاڵمان کرد ئەو بابەتانەی کە لەگەڵ وەزیری کشتتوکاڵ باسمان کرد یەکەمیان پەیوەندی بە ناوسەرجێنەوە کاکوکانەوە بوو کە کۆمەڵە کێشە لە ئەو گوند و ناحیانەی سەر بە پارێزگای کەرکوو دروست بووە دیار ئەوش بڕیاریدا کە ئەو جوتیارانی کە گرێبەستیان هەیە و کێشەیانی بەڕاستی بە هیچ شێوەیەک نابێت کێشەیان بۆ دروست بکرێ و دیارە باس کرا کە ئەوە خەڵکێک بە زەبری چەک و بەڕاستی لەو ڕۆژەوە ڕەنگە پارێزگاری کەرکووکیش هاوکار نەبوو بۆ چارەسەرکردنی کێشەکان و ڕۆلی باشی نەبوو بێ دووەم باسی ئەومان کرد کە ساڵانە گەنمێکی کەم وەردەگیرێت لە هەرێمی کوردستان پێویستە ئەو بڕزیات بکرێت بۆچی عێراق گەنم لە دەرەوە دەکرێت بەڵام گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان وەرناگرێتەوە ئەمەش باس کرا و باسێکی کە ئەوە بوو کە جوتیارانی عێراق لە ناوەڕاست و باشوور پاڵپشتی و دامەشی باش دەکرێن بەڵام ئەمە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان نەبووە کە دیارە پێویستە بە پێی دەستور جوتیاری هەرێمی کوردستانیش سودمەند بێت لەو دامانی عێراق بۆ ئەم بابەتانە دیارە بڕیاریدا کە لیژنەیەکی وەزارەتی کشتتوکاڵی عێراق دەنێرێ بۆ هەرێمی کوردستان بەسەرپەرشتی ڕاوێژکارێک و 4 مدیر عام لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ کۆ دەبنەوە بۆ وردەکاری و تەفاسیلی ئەم بابەتانە و لە هەمان کاتدا دیارە خۆشی گوتی لە هەفتەی ئایندە لە ڕۆژانی ئایندە سەردانی هەرێمی کوردستان دەکەم سەردانی لیژنەی کشتتوکاڵ دەکەم سەردانی وەزارەتی کشتتوکاڵ دەکەم ئەم بابەتانە یەکلا دەکەنەوە و چارەسەریان دەکەین سەردانی بەڕێز سەرۆککۆماری عێراقمان کرد ئەویش بۆ ئەو داواکاریانی ئێمە هەم لەگەڵ وەزارەتی بازرگانی ڕاستەوخۆ قسەی لەگەڵکردن و هەم پاڵپشتی پشتگیری ئەو داوای و ئەو بابەتانی ئێمە کرد کە بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە وەزارەتی بازرگانیەوە هەیە شایستە داراییەکانی جوتیارانی هەرێمی کوردستان ئیساڵانی 2014 و 2015 2016 کە ماوەتەوە بەڕاستی باسی میکانیزمی خەرجکردنی پارەمان کرد چکۆ پارە هەیە لە وەزارەتی بازرگانی دانراوە کە 557 ملیارە جوتیارانی هەرێمی کوردستان لێرە بەڕاستی گفتوگۆیەکی باشمان کرد و ئەنجامێکی باشیشی هەبوو و بڕیار وە بێ میکانیزمێکی گونجاو بەڕێزیان دیارە لەگەڵ سەرۆک کۆمار و لەگەڵ سەرۆک وەزیران گفتوگۆ دەکەن و لە هەفتەی ئایندە میکانیزمێکی گونجاو بڕیار لێ دەدرێت بۆی کە ئەم پارانەی جوتیارانی هەرێمی کوردستان خەرج بکرێت.